بەڵێ بینەرانی عزیز سلااوتان لێبێت من یادگار فایقم ئەم شەو با شێوەیەکی ڕاستە و خۆ لە سلێمانی و میوانە بەڕێزەکەشم لە شاری هەولێرەوە لاگەڵتانە بین بۆ باسی ڕۆژ. میوانی ئەم شەوم جەنابی کاک سعدی ئەحمەد پیرەیە و تەبێژی فەرمی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی مەبەستمە لەگەڵ جەنابیان لەسەر کۆمەڵێک تەوەر بوەستین لە ناوخۆی خۆمانەوە لە هەرێمی کوردستانەوە دەست پێەکەین پەیوەندی نێوان لایەنەکان ئەرکی لایەنەکان لە ئێستادا چی بکرێت بۆ ئەوەی ئەو کەم تەرخەمیانەی هەبوون ئەو کەم و کوڕیانەی کە هەبوون ئەو گلەیانەی کە هەبوون هەمووان پێکەوە بەرەوڕووی بچن و هەمووان پێکەوە چارەسەری بکەن ڕۆڵی پەرلەمان لە ئێستادا پەرلەمان لەم هەشت مانگەی تەمەنی خۆی کە درێژی کردوتەوە ئەتوانێت چی بکات لە خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و لە خزمەتی یەکڕیزی و ڕێخستنەوەی نێوماڵی کورد مەبەستمە ڕای یەکێتی نیشتیمانی کوردستان بزانم لەسەر دۆخی ئێستای کەرکووک یەکێتی نیشتیمانی کوردستان چ بەرنامە و پلانێکی هەیە بۆ داهاتووی کەرکووک چ نەخشەیەکی سیاسی هەیە کە ئەوێت لە کەرکووک لەگەڵ لایەنەکانی دیکە جێبەجێ بکات یەکێتی نیشتیمانی کوردستان چۆن ئەڕوانێتە بڕیارەکەی کاک مەسعود بارزانی کە ڕەتی دەکاتەوە چیتر لە پۆستەکەی بەردەوام بێت و دەیەوێت وەکو پێشمەرگەیەک بمێنێتەوە و مەبەستمە ڕای ئەوانیش بزانم لەسەر ئەوەی کە لە ئێستادا ئەوترێت هەوڵێک هەیە یاخود بە شێوەیەک لە شێوەکان پشێوی و گرژی لە ناو هەرێمی کوردستان دروست دەکرێت ئەبێت چۆن مامەڵەی لەگەڵا بکرێەوە ئەبێت چۆن احتیوا بکرێت و چۆن ئەم کێشانە چارەسەر بکرێت و مەبەستیشمە لەسەر دۆخی نێوخۆی یەکێتی نیشتیمانی کوردستان و کۆنگرەی داهاتوویان هەندێک پرسیار لە کاک سعدی بکەم. کاک سعدی ئەحمەد پیرە وتەبێژی و ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەولێرەوە زۆر سپاس بۆم دەرفەتە لەو پرسیارەوە دەست پێ ئەەکەم. دوای گۆڕانکاریەکان هەندێک گۆڕانکاری لەم دوو ڕۆژە ڕوویداوە بۆ نمونە لە پەرلەمان تاوتوێی ئەوە کراکە بڵین سەرۆک بارزانی لە پۆستەکەی بەردەوام نابێت و جیاواز لە جاران بزوتنەوەی گۆڕان لە ناو پەرلەمان حزوری هەبوو و ئەمریکا دیسانەوە هاتوۆتە سەرخەت بۆ پشگیری لە هەرێمی کوردستان کۆی ئەم پرسانە یەکێتی نیشتیمانی کوردستان و جەنابی کاک سعدی ئەحمەد پیرە چۆنی ئەبینێت و چۆن خوێندنەوەتان بۆ کردووە؟ والله ڕاستیدا من بە قەنەعەتی من مەسەلەی دەستدەکات کێشانەوە و سڕکردنی پۆستی سەرۆکایەتی هەرێم کە پێشترێش کێشەیەکی یاسایی هەبوو کارێکی زۆر باش بوو و ئەوەیکە لە کارە باشەکان بوو کە کاک مەسعود کردی ئەویش ڕێگەنەدان بۆ بەردەوامبوونی لەسەر لەو پۆست چونکە ئەگەر پۆستێک مایەی کێشە لە ناو هەرێمی کوردستان ببێتە مای لێکدانەوەی جیاجیا لە هەرێمی کوردستان و لە یاساییەوە بێ ئیشکال و مشکلە نەبێ بۆ کەسایەتی ئەو ئەم پۆستە باش نەبوو بمینێت لەسەر مەسەلەی دووەم کێشەیەکی تر کە پێشترێ مناقەشاتێکی زۆری دروست کردو لەسەر ئەوەی سیستێمی حکوم لە هەرێمی کوردستان ڕئاسیە یا پەرلەمانیە من پێم وایە سیستێمی حکوم بەپێی مادەی 13 لە دەستوری عێراق هەمیشەی ناتوانێت ڕئاسی بوو نەیدەتوانێت ڕئاسی بی ئەگەر جاروبار هەوڵی ئەوش دراوە ڕئاسی بی ڕەنگە هەر جارە و لەبەر سەبەبێک بووە لە هەر محەتەیەک لە سەبەبێک بووە ئەویش مەسەلەی شەڕی داعش مەسەلەی هەندێک کێشەی ناوخۆ ئەمە ڕوویداوە بەڵام لەگەڵ ئەوەشدا هەمیشە ڕای گشتی لە هەرێمی کوردستان لایەنە سیاسیەکان یەک نەبوون لەسەر ئەوەی کە ئایا سیستێمی سیاسی لە هەرێمی کوردستان ڕئاسی یا پەرلەمانی ئێستا کە باجێڕنەوەی دەسەڵاتەکان بەجێڕانەوەی دەسەڵاتەکان جلێ ئێستا جلێ بەجێڕانەوەی دەسەڵاتەکان دوێنێ لە بەجێڕانی دەسەڵاتەکان دوێنێ لەمڕۆوە دەسەڵاتەکان دەگەڕێتەوە ئەو کە مێهینی کارگێڕی تەنفیزی هەیە دەگەڕێتەوە بۆ سەرۆکی حکوومەت و سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران ئەوەی جانبی دادوەری هەیە دەگەڕێتەوە بۆ دادوەری ئەوەی کە یاسادانان و تەشریعی هەیە دەگەڕێتەوە بۆ پەرلەمان جگە لەوەش دیارە فەرماندەی هێزی پێشمەرگە و
سەرۆکی ئەنجومەنی ئاسایشی نەتەوەیش دیسان سەرۆکی ئەنجومەنی وەزیران دەبێت و سەرۆکی ئەنجومەنی وەزیران بە پێی مادەی یەک لە یاساکە دەتوانانی بەشێک لە دەسەڵاتەکانی بدا بەجێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران و ئەم پێم وایە ئەم ڕەوەندە تاێرە مەفروزە ئێمە پێشوازی لێ بکەین کۆتایی پێهات ئەوەی تریکە لە کۆبنەوەکەی پەرلەمانی دوێنێ هەندێک بە تایبەتی کێشەی لەگەڵ خۆهێناوە مۆزوعی ئەم شەوان دەبی کە لە داهات دە باسی دەکەین فەرموو. بەڵێ کاک سادی هەر بە نسبەت بە هەندێک لەسەر ئەوە بۆستین یعنی ئەبینی نەتەوە بڵێن ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە ڕێگەی وەزارەتی دەرەوە بە فەرمی دەستخۆشی و پشتگیری لە هەنگاوەکەی بارزانی کردووە. وەزیری دەرەوەی بریتانیا پشتگیری لەم هەنگاوە کردووە و جەنابیشت ئاماژەت پێدا وتت هەندێک ئیشکال لەسەر پۆستەکە بوو ئێستا ئەو ئیشکالانە نەماون دوایم هەنگاوەی بڵین کاک مەسعود بارزانی ئێستا هیچ پاساوێک ماوە بۆ ویلایەنەکان وتم کارێکی باشی کرد وتم کارێکی باشی کردووە زۆر باشە ئێستا هەستەکەی هیچ پاساوێک ماوە بۆ ویلایەنەکان جارێکی تر لە ناو هۆڵی پەرلەمانەوە پێکەوە بە پاڵپشتی پارتە سیاسیەکانی خۆیان پێکەوە دانیشن و قسە لەسەر خەم و کێشەکان بکەن؟ نا من پێم وانە کێشەکان بەو کۆتایی ناتوە چونکە چەندین کێشەی کەڵەکە بوت هەیە بە تایبەتی ئەو بارودۆخەی کە لە دوای ڕێفەرەندۆم ڕوویداوە مەسەلەی کێشەی موچە و چۆنیەتی سەرگین کێشە مەسلەیەکی ڕوون نییە کێشەی پێشمەرگ و مووقعی پێشمەرگە لە ناو عێراق و یا لە ناو هەرێمی کوردستان مەسلەیەکی ڕوون نییە ئەوانە چەندی کێشەن پێویستە گۆی لەسەر بکرێ بەڵام دیسان من تەییدی جەنابەت دەکەم پێویستە لایەنە سیاسیەکان دانیشن چونکە خۆی بە تەمەنی نابێ بە ئارەزوو نابێ ئەو تۆ دەبی دابنیشی باسیکەی پێم وایە زەمینە لە بارترە لە مەودووە هیچ کێشەیەک نییە کە تو بوون و نەبوونی خۆت لە پەرلەمان پێوە ببەستیتەوە یا دەرکردنی یاسا و بڕیاری پێوە ببەستیتەوە لەمە دووە پێم وایە هەموو لایەنەکان پێویستە دانیشن گفتوگۆ بکەیت ئەوەی کە گفتوگۆ نەکات و خۆ سیستێمێکی پەرلەمانیت هەیە بۆیە تۆش حیزبێکی جیای لە حیزبەکەی تر چونکە بەرنامەیەکی ترت هەیە لە گۆشەیەکی ترەوە سەیری کێشەکان دەکەی و لە هەمان گۆشەوەش چارەی بۆ کێشەکان چارە زۆر ڕەنگە جیاوازی هەبی لەگەڵ لایەنێکی تەبیعیشە دەبی جیاوازی هەبی بۆیە من پێم وایە گفتوگۆکردن دانیشتن و گەیشتن بە خاڵی هاوبەش یا بیناکردنی داهاتوو لەسەر خاڵی هاوبەش ئەکەی ممچینە بەڵام ئەوە لە ناو پەرلەمان و لە هۆڵەکانی پەرلەمان دەکرێت. کاک سادی لە لێدوانێکدا ئاماژەت بە ئەوە دابوو دەستەواژەی هاوپەیمانی نامقەدەست بەکارهێنابوو بۆ ئەوەی کە چەند وڵاتێک یەکیان گرتووە ڕێککەوتون بۆ ئەوەی هەرێمی کوردستان و دەسەڵاتەکانی بە شێوێک لە شێوەکان کەم بکەنەوە. لە ئێستادا پێت وایە مەترسی ئەو هاوپەیمانیە نامقەدەسە وەکو جەنابتان ناوتان لێ نابوو هێشتا ماوە و لە گۆڕەپانەکە بوونی هەیە؟ تەبیعی ئەگەر پێشترێش دوو دڵ بووین یان بیرڕای جیاوازمانە بوو لەسەر ئەوەی ئاقا چۆن دەبێ و ئێستا قەرنی 21ەمە و 2017 ئەو گەلە کۆمەکیە لە کورد ممچین نابێ و دنیا بەرە و ئاقارێکتر ڕۆیشتۆ واتانی زلهێنەکان ڕێیان هەیە لە کێشە و ئاو کێشەکانی ناوچەی ئەم پێم وایە ئەمانە هەمووی دەکرێت بۆ شعر بەکاربهێن بەڵام لەسەر خاک ئێمە پێشترمان پەیڕەو دەکرێت پێش وڵاتانی ئەقلیم تورکیا ئێران عێراق هاوکاریان کرد لە ڕادەستکردنی خاڵە سنووریەکان لە داگیرکردنی ناوچەکانی کە بڵێن یا سەیتەرەکردنەوە کەوان ئینتیشاری پێ دەڵێن بەسەر ناوچەکانی کێشەی لەسەرا و هەروها سەیتەرەکردن بەسەر بیرە نەوتەکانی کە هەن هەروها گەڕانەوە و جێڕانەوەی دەسەڵاتی هەرێمی کوردستان بۆ خاڵێک کە پێم وایە ئەم خاڵە دەمێکە تەجاوز کراوە ئەویش خاڵی یا بڵێن خەتی سەوزە ئەوەی زمانی 2003 ئەمانە هەمووی بە پشتیوانی و بەگەلە کۆمەکی ئەقلیمی کرا بۆیە ئەو
تحالفم پێ دەم تەحالفێکی نەمقەدەس ئێمە لەگەڵ حکوومەتی عێراق کێشەمانە حکوومەتی عێراق بە خۆی بەتەنهاشت دەرەقەت کێشەکانی خۆی دێ و ئێمە دەمانتوانی ئەو مەسەلانە لە بینی خۆمان چارەسەر بکەین دیالۆگمان ڕەت نەکرد بووە داواکەمان داوایەکی زۆر نامۆ نەبووە لەگەڵ ڕەوتی یا لەو پرۆسەیە کە لە دنیا بەردەوامە ڕێفەراندۆم کاکسادی ئێوە پێتان وایە وەکوێکێتی نیشتیمانی کوردستان کە ئەمانەی ئێستا ڕوویدا و بەسەر کورداد لەو ماوەکەمەیە بەهۆی ڕێفراندەمەوە بووە یاخود بەهۆی ڕێفراندەمەوە نەبوو هەر ڕوویەدا تەبێ فەرقیە بەهۆی ڕێفراندۆم نەبووە بەو حدەتەدا گەلە کۆمێکی وڵاتانی جیرانی پێویست نەبوو ئەو کاتە عێراق داوایەکی تەقدیم کرد ئەو داوای عێراق مناقەشەی لەسەر دەکرا و پەیوەندیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ عێراقی حکوومەتی فیدرالی لە عێراقدا تابعی دژمنایەتی وەرنەگرت و کە تو مەسەل سوالەکەی ئێمە ئەو بۆ کوردستانێکی سەربەخۆ ئایان نا ئەو سوالە بەڵام هەم وڵاتانی دەوروبەر هەم کۆمەلگای نێتەوەیش بە دەنوویان سەرێ بەردەوام ئەمە کارێکی ناڕەوە ئەمە ئەولەویەت نییە و ئەمە عێراقیان پشتە سوور کرد بەوەی عێراق سنگەرێک وەرگێ ئەوە لایەکی مۆزوعەکە لای دومی مۆزوعەکە ئەگە بەڕێز سیر بکەیت پێشترێ دەیان ساڵ هەرێمی کوردستان یا خەڵکی کوردستان لە عێراق شەڕی هەبوو لەگە حکوومەتەکانی تر بەڵام قەت ئەمە ڕەنجی نەداوەتەوە لە شەقامی عێراق کە ملەتیش داعمی حکوومەت بکە ئێستا لە شەقامی شیعە لە بەشێک لە شەقامی سوننا سیر کورد دەکرێت وەکو ئەوی کە هاتووە خانۆکەی ئەو داژکە هاتووە وڵاتەکەی ئەو داژیر وەکو خەڵکێکی بێگانە ئەسن زۆر جار بەعزێک ئەندام پەرلەمان هەیە ژنیا پیا و تەجاوزی وا دەکەن کە پیا و خەریکە چوزانم کراسی دابدڕێ یعنی ئیهانەی مقدەسات دەکەن خۆی ئەمە لە خۆیدا پێم وایە پێویستە کاری بۆ بکرێ ئەمە بە تووڕەیی و بە تەهدید و بەوانە عیلاج ناکرێ ئەمە دەبی کاری سیستێماتی هونەرین بۆ بکرێ بەشێک لە ئەندام پەرلەمانەکانی مادەی بگەڕنەوە بەغا بەنسبەت داواکاری هەندێک لایەنەوە بەڵێ بەنسبەت داواکاری هەندێک لایەنەوە بۆ حکوومەتی ڕزگاری نیشتیمانی پێشتر ڕاتانگەیاند بوو کە حەقە داوای شتێکی باشتر بکەن لە حکوومەتی ڕزگاری نیشتیمانی من مەبەستمە ڕای جەنابەت بزانم و زیاتر بۆ بینەری ڕوون بکەیتەوە بۆچی پێت وایە کە ئەبێت داوای شتێکی باشتر بکەن ئایا ئەم داوایە لە ئێستادا ئەستەمە و داوای شتێکەکەن کە دڵنیان کە نابێت من پێم وانە ئێمە ئەوانەی کە هەڵگری حکوومەتی ڕزگاری نیشتیمانین بتوانن یا لە ئەوەندە دوور بوونە لە ممارەسەی دەسەڵات لە هەرێمی کوردستان هەمویان هەریەکە و لە قۆناغێک دەسەڵاتی هەبوو ماعدا ئەوە بزانم گروپی بچووکی کە پێم وایە لەو چوارچێوەنی ئەوتر هەمووی ناو دەسەڵات ینی کە ناو دەسەڵاتەوە ئێمە بڕوامان بە سیستێمی پەرلەمانی هەیە ئەوان بۆ نایەن کار بکەن بۆ خۆیان بۆ هەژدمانیتکە بۆ انتخابات بۆ ئەوی بتوانن دەستا و دەستی دەسەڵات لە ڕێگای ئیستحقاقاتی انتخابی بکەن چونکە ئەوەی کە داوا دەکەن ممچین نییە ئەمە خۆمانیان نیم ئەگەر ئەوان بتوانن فەرموو فەبیها بەڵام ممچین نییە بۆ هینانە پێشەوەی ئەوە و گۆڕینی حکوومەت پێویست بە 75 یا 76 دەنگ هەیە ئێمە هەموو لایەکمان بەبێ پارتی 76مان نییە ئەوە یەکە دووەم مەسلەی ئەوەی کە بڵێ پارتی بێدەسەڵات ڕاستکە یەکێتی بێدەسەڵات ڕاست کە بڵێ فەرمونون ئەوە مافوری سوورم بۆ ڕاستوەرن حکوومەتی ئینقاذی وەتەندا من کەس بۆ ناکەم ئێکا بۆ باسیی بۆ ئەگەر بۆ مادەی انتخابی مادەیەکی انتخابی زۆر زەعیفە بۆیە من پێم وایە ئەوانەی کە داواش دەکەن هەمووی تەجروبە کرابوون لەوە پێش کەسیان یعنی شتێکی معەنی نییە تەقدیم کە پێشتری تەقدیمی نەکرد بێ یعنی شتێکی تازایان نییە باش کاک سادی هەر لەسەر ئەو پرسە لە جیاتی ئەوە یەکگرتنی جیاتی ئەوە ممارەسەی کاری پەرلەمانی خۆیان بکەن و هەوڵی ئەوە بدەن کانێک بە پرۆسەی دیموکراتی بدەن ئەگەر یەکێتی یا پارتی
لە چوونە ژێرباری پرۆسی دیموکراتی سەرسەختە تەجروبە دەری خست کە ئەم ڕێگاکانی هەمووی ڕێگای هەڵەیە تەنها ڕێگای کاری پەرلەمانی و کاری دیموکراسی کێشەکانمان چارەسەر. بەڵێ کاک سادی ئەم ئێوارەیە وەزارەتی دەرەوەی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بە ڕێگەی وتەبێژی فەرمیەوە بەیان نامەیەکیان ڕاگەندراوێکیان بڵاو کردوتەوە زۆر بەڕوونی تایدا نووسراوە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا چاوەڕێ ئەکات لەم قۆناغەیە هەماهەنگیەکی کارا و چالاکی هەبێت لەگەڵ نێچیرەڤان بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان هەر لە هەمان پەرەگرافە ئەڵێت پاڵپشتی یاخود داوا لە هەموو لایەنەکان لە هەموو پارتە سیاسیەکانی کوردستان ئەکەین کە پاڵپشتی لە حکوومەتی هەرێمی کوردستان بکەن کە سەرقاڵە بە چارەسەرکردنی کێشەکانیەوە. پێت وایە ئەم بەیاننامەیە وەکو ئەوترێت ینی کۆتا قسەیە بەنسبەت پارتە سیاسیەکانی کوردستانەوە کە بیر لە هەڵۆشانەوەی حکوومەت مەکەنەوە بیر لە حکوومەتی ئینتیقالی و حکوومەتی ئینقازی نیشتیمانی یاخود ئەوەی ڕزگاری نیشتیمانی مەکەنەوە و پاڵپشتی ئەم حکوومەتە بکەن تا قۆناغی هەڵبژارنی داهاتوو. بەڕێز من ئەو بەیانم بینیوە و ئەو هەڵوێستەی وەزارەتی دەرەوەی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکاشم جێلێ بووە زۆر خۆشحاڵی پێم باشە بۆ بارودۆخی میلەتەکەمان پێم باشە چونکە خەڵک لە هەرێمی کوردستان بەڕاستی لە هینێکدایە لە دڵڕاوچەیەکدایەوە بەحسی حەت و ڕۆیی دای گیرا و نەگیرا تورک دێتە سەر حدود ئێران وای کرد ئەمە هەمووی وەزعێکی وای دروست کردووە خەڵک دڵنیان نییە لەوەی کە ئایا سەرمایه‌گوزاری بکە خانۆکەی کەمەک فراوان بکە پرۆژەکانی کە هەیەی پیادەی بکە و عملی بکە ئەمە هەمووی کێشەی ئەو خەڵکن من پێم وایە ئەم نەوعە هەڵوێستانە دڵنەوەی یەک بە خەڵک داتەوە ئەوەش لە بیر نەچ بۆ پێ ئێمە ڕۆژانە وەزیری دەرەوەی ئەمریکا و وەزیری دیفاعی ئەمریکا و نائیب ڕئیسی جمهوری ئەمریکا لەو هەرێمی کوردستان و لەو هەولێرە بوون وڵاتەکانی ئەوروپی هەر هەموو ڕۆژێ و ئێمە سوودمان لێوە نەگرت و گەیشتینە ئەمڕۆ و ئەمڕۆ ئێستا زۆر خۆشحاڵین بۆی بەیانێکرا و خۆشیانمان نەدیوە و ئەمە شەهادەی فەقیر حاڵ یەکەمێک بۆیە پێویستە لە ئێستاوە بە ئەحتیمامەوە سەیری نامەیە چونکە ئەگەر بە ئەحتیمامەوە سەیری ئەو نامەیە نەکەین قیمەتی ئەوانەیدا دێژ نایزانین ئەوە یەکی مەوزوعی دووەم ئێمە بەڵێ کاک سادی بەنسبەت کەرکووکەوە بۆی کاتەکە استیغلال بکەم بازمەدە ئەگەر بمبووری من ئەو ڕێی مامجلال ڕۆژانە لا جاگیرتر دەبێ مامجلە هەمیشە دەیفەرموو ڕۆڵەگەر تێ بە سیاست بکەی سەیرێکی خەریتە بکە بۆ ئێمە خەریتە گرنگ ئەو بەیانەی ئەمریکا ئەو بەیانەی ئۆروپا ئەو دامەی ئەمریکا و ئۆروپا بەبێ هەبوونی پەیوەندیەکی تەندروست لەگەڵ ئێران کە 500 کیلۆمەتر سنووری هەیە لەگەڵمان تورکیا کە 300 و قسوور 80 کیلۆمەتر سنووری هەیە لەگەڵمان ڕەنگە زۆر یارمەتیمان نەدا بۆیە شانبەشانی ئەم نامانەوە ئەم پشتیوانانی لە ئەوروپا دێ پێویستە کاک نێچیروان و کاک قوباد و هەموو کاکانتر لە لای سیاسیەکانی تر لە حکمن یا لە معارەزەن هەوڵی ئەوە بدەن پەیوەندێکی تەندروست لەگە جیرانەکانمان دروست بەڵێ کاک سادی بەنسبەت دۆخی کەرکووکەوە پێشتر یەکێتی نیشتیمانی کوردستان ئاماژەی بەوەدا بوو کە پارێزگارێکی کوردی سەر یاخود لە پشکی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ شارەکە دانرێ بەڵام پەرلەمانتارێکی یەکێتی ئەڵێ هەستەکەین ئاستەنگمان بۆ دروستەکەن و داوای دوایەوە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەندامێکی مەکتەبی سیاسی خۆی بۆ پۆستە داناوە بەڵام داوای سێ ناوی دیکەکەن لە ئێستادا من هەندێک بابەتیشم خوێندەوە ینی پارلەمانتارێک ئەڵێت بربەستمان بۆ دروستەکەن و قسە لەسەر ئەوەش هەیە کە تورکیا بەڵێنی بە تورکمانەکان دابێت کە پۆستی پارێزگار لە پشکی تورکمانەکان بێت ئێوە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ڕاتان چیە لەم بارەیەوە وڵای من ڕام پێم وایە کاتی خۆت بەو قسانە مەکوژە ئەو قسانە سەرتاپای درۆیە هیچی ڕاست باش کاری خۆت پێ مەکوژە ئەم قسانە هەمووی دروست دەکرێت جارێ یەکێتی خۆی لە ناوخۆی دروستی دەکات جا یەکێتی و ڕێکخراوەکانت کە تۆ دموچاوی من ناوێت دەڵێ وڵای نابێت عادیبی من دەموچاوی تۆم دەوێت نامێت تۆبی
ئەگە نا عێراق نەباسی ئەوەی کردو ئەگەر ئەنجومەنی پارێزگای کەرکووک 21 کەس کۆ دەبتەوە لە جەیەک دەتوانانی پارێزگا هەڵبژێرێک و گوڵ عێراق ژێرترات پێ دەکە تێگەیشتی یعنی ئەگەر ئێوە وەکو یەکێتی داواتان لە پارتی دیموکراتی کوردستان یەکگرتووی ئیسلامی کردووە کە حەزوری هەبێ لە دانیشتنی ئەنجومەنی پارێزگای کەرکووک کورد خۆی بۆی پارێزگارێکی نوێ من داخلی ئەو تەفاسیل نابم بەڵام مرشحی ئێمە تا ئێستا کاغزگار عەلیە و ئەوە بە پێی ئەو ناوەی کە لایەن کەرکووچیەکان خۆیانەوە پێشنیار کراوە ئەوە من پێم وایە ئەو مۆزوعە دانانی هەر نەوە پارێزگارێکی تر لە کەرکووک شتێکی ناهینە نائاساییە. ینی بەم زوانە کاگرزگار عەلی وەکو پارێزگاری کەرکووک دەست بەکارە بێت بە پێی زانیاریەکانی جەنابتان؟ بۆ سوالە قورسە لە من مەکە من ڕەنگە لە لایەنی دووبانیەوە بتوان وەڵام بدەم و ئەمڕۆ ناتوان وەڵام بدەم بەڵام ئومێد دەکەم باشە بە کاک ڕەفعەت عەبدوڵڵا ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کەرکووک ئەڵێ بۆ دانانی پارێزگار چاوەڕێی پارتی و یەکگرتووین و سەرۆکی لیستی برایەتی لە کەرکووک کە لە پشکی پارتی دیموکراتی کوردستانە ئەڵێ دوو مەرجمان هەیە یەک کۆدەنگی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ئەو پارێزگارە هەبێ نەک بڵێن سەر بە ئاراستەیەکی ناوێکێتی بێت و ئاراستەکەی تر قبوڵینەکە دوو کۆبوونەوەکە لە دەرەوەی کەرکووک بێت چونکە لە ترسی ئەوە هەیە کە لێپێچینەوەی یاساییان لەگەڵ بکرێت لەسەر هەڵکردنی ئاڵا و بەشداریکردن لە ڕێفراندەم بۆ ئەم دوو مەرجەی پارتی ئێوە کە ینی کە ئێستاوەتا من بە بەنسبەت خاڵی یەکەمی دڵنیابی لەوەی کە خۆی ئەگەر یەکێک نێوێ شتێ بکە حجەتێکی بۆ دینی مەوسعی ئاراستە و ماراستە ناوێتی بەو شێوە وجودی نییە کەسایەتی ئەوە ڕازبی لەسەر ئەوە ڕازنی بەڵام ئاراستەیەک نییە برێت کەواتە کاگرزگار عەلی بەنسبەت هەموو یەکێتی و مەقبولە و قبوڵکراوە بژێراوەکاندیدا ئەو اختیارە درراوە بە برادرانی کەرکووک برادرانی کەرکووکی لەسەر کاگرزگار یەکن یەک بوونە تا ئێستا هیچ مشکلەیەکیان نەبوو بۆیە بۆ ئێمە مەوزوعی پرسیار نییە ئەو مەوزوع مەسەلەی دووەم بەڕاستی ئەوە خۆیان دەزان ئەوان لە ڕووی یاساییەوە چۆن دەزان لە جێت کە کۆبوونەوە دەکرێت ناکرێت ئەوە دەبی خۆیان سا ینی ئێوە وەکو یەکێتی لە کەرکووک هیچ زەمانەت و دڵنیاییەک نادەن بەلایەنەکانی نا سوالەکەی تۆ ئەوە نییە سوالەکەی تۆ ئەوە نییە و ئەوانەی کە نانەوێت لە کەرکووی لەبەر نییە چکە زەمانەتیان لە کەرکوو نییە پاڵ پێکە دەیگرن بەهانەیەکە دەیهینەوە بۆیە من دەرێم لە ڕووی یاساییەوە بەڵام سوالەکەی تۆ ئەوە نیە بەڵێ زەمانت دەبێت بۆ کۆبنەوەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک توان بچن کۆبنەوە کێشەی هەیە لەگەڵیان کێشیان بەڵێ ئەی وەکو ئەمنی لەگەڵ ئەوەداگەڕێنەوە باش وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان پێتان باشە کە سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەرکووکیش بگۆڕدرێت ناوە ئەوە سوالێکە دەبی لایەنە سیاسەکانی کەرکووک پێکۆ دابنیشن لەوێ ئیتفاق بکەن من لەو مۆزوعا نامەوێ هیچ ڕێیەک بدەم چونکە بەڕاستی ئەوە ئیشی ئەوان ئەنجومەنی کەرکووک ئەنجومەنی کەرکووک خۆیان دەبی لە بینەخۆیان ڕێکەوە ئەوەی ئەنجومەنی کەرکووک لەسەر ڕێک دەکەی ئێمە پشتیوانیان باش کەواتە تا ئێستا ڕوون نییە کە کەی دانیشتنەکە ئەکرێت و کەی پارێزگاجی دەست بەکارە بێت ئاخە خۆ من ئەنجومەنی ئەندامی ئەنجومەنە لە ضمنی ئەو هەیئەتەم کە ئیشرافی ئیشەکانی کەرکووک دەکات بەڵام وتەبێژی فەرمی یەکێتی نیشتیمانی کوردستانی بەڵێ زانیاریەکەی من ئەوێت تو بە زانیاریەکەی من ڕازنی خۆش هیچ پێ نییە دەتوو بۆی من قەنەعەت بکە تا کۆتایی دێ قسەکەم باشە بەنسبەت کۆنگرەوە ناوە چ لە ڕێگەی بنکەی جەماوەری یەکێتی نیشتیمانی کوردستان لە کەناڵی تەلەڤیزیۆن لە تۆڕە کۆمەڵایەتیەکان وە لەلایەن هەندێک جاریش گوێمان لێ بێ کە ئەوترێت ئێستا یاخود ساڵی بیدایەتی ساڵی داهاتوو کاتێکی زۆر باشە بۆ ئەنجامدان و بەستنی کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان لەم بارەیەوە هیچ نەخشەیەکی داڕشتووە هیچ پلانێکی هەیە کە بەم زوانە کۆنگرە بکات گرتنی کۆنگرە بۆ یەکێتی نیشتیمانی داوایەکی ڕەوایە داوایەکە نابێ من پێم وانییە دەبێت پشتگیری بکەیت پشتگیری بکەین لەبەر دوو سەبەبێکیان ئەوەیە کە یەکێتی نیشتیمانی هەر 4 ساڵ دەبی کۆنگرە بگری یا هەر 3 ساڵ دەبی کۆنگرە بگری مەسلەی دومیش ئەوەیە کە ئێمە بەداخەوە بەڕێز سەرۆک تاڵەبانی سەرۆک مام جەلالمان لە دەست داوە
لە دەوامەیەکەدا دەسوڕێنەوە کە پێویستە بارودۆخی ناو سەرکردایەتی مەنجارێککە ڕێک بخەوە و ئەو ڕێخستنەوەیش بەبێ کۆنگرە نابێ دەتوانین تا دەگاتە کۆنگرە بە نەوعێک و بە نەوعەیەکی تر بیڕوێنین بەڵام ئەوە تاسەر نابێ بە تایبەتی لە واتە هیچ کاتێک دیاری نەکراوە کاک سعدی بۆ گرتنی کۆنگرە خۆی ئەنجومەنی ناوەند نامەیەکی نردووە لە کۆبنەوەی ئەخیری داوای مانگی دووەکەن ئێمەش بڕیاری ئەوە ڕەئیتان چییە لە خلالی 8 مانگ تو سعادە بکە لە خلالی 8 مانگ هین دەبی هەڵبژاردننی پەرلەمان بکرێ بۆ دەبی ئەو بڕیاری ئەنجومەی ناوەند لە کۆبوونەوەی سەرکردایەتی ڕەنگە لە یەک دو ڕۆژی داهاتوو کۆبوونەوەی سەرکردایەتی بکرێ لەو کۆبوونەوەی سەرکردایەتی ئەم پێشنیاری ئەنجومەی ناوەند کاک سعدی من کاتم نەماوە بەڵام ئەخیر پرسیارم گەر زۆر بە کورتی وەڵامم بیتەوە زۆر سوپاسی جەنابتانەکەم کە ڕیکلامی بەرنامەکەم دانا لە فەیسبوک گلەیەکی زۆر لە یەکێتیەکری ئەوترێت کە خورماتووی پشتگوێ خستووە دۆخی ئاوارەکان دۆخی ئەو خەڵکانەی کە بڵین بەسەر شارەکانی کوردستان دابەش بوون کەی دۆخی خورماتوو ئاسایی یەکرێتەوە زۆر بە کورتی سوپاس دەکەم بەڕێز من نیازمە بوو ئەو قسەیش بکەم ئێمە لە کۆبوونەوەی ڕابردووی مەکتەبی سیاسی باسی ئەومان کرد کە لەسەر کەرکووک لەسەر ڕەندوم لەسەر هەموو ئەو کۆی ئەو کێژانەکان هەیەتێک دابنێن بۆ لێکۆڵینەوە چونکە بە تایبەت سەر کەرکووک زۆر شتی عەجیب و غەریب و دوێنێش بەداخەوە لای کاک مەسعود تکرار کرایەوە کەم پێم وایە کارێکی باش نەبوو مەسەلەی تەخوینکردن ئەمە هینێکی گەورەیە هینێکی قورسە بۆیە هەرچی من ئەتوانم لێرە بەڵام پێم ناخۆشە من جوابی ئەم مەوزوعە بە کرچووکاڵی بدەمەوە ڕەنگە کاتەکەی توش مساعد نەبیەوە بەڵام بەیانیە دوو بەیانی کۆبوونەوەیکی مەکتەبی سیاسی ئەبێ بەرسەر ئەو مۆزوعە بکرێ وەڵامی ئەم تۆمەتە بدرێتەوە من لە کاتی خۆی لە کۆبوونەوەیکی بەشداریم کردم هیچ کەسێک مافی ئەوەی نییە تۆمەت بۆ یەکێتی دروستکە تەنها داوا لە یەکێتی بکە بێ ڕوونکردنەوەم دەنێ ئێستاش پێم وایە ئەوە ڕاست نەبوو ئێستا یەکێت دەبی ڕوونکردنەوە بدا ڕوونکردنەوەی یەکێتی لە کۆبوونەوەی ئەخیری مەکتەبی سیاسی هەیەتێکی داناوە بۆ لێکۆڵینەوە و من پێم وایە بەبێ لێکۆڵینەوە تۆمەت دابەشکردن خزمەتی پێکەوە ئیشکردن و خزمەتی ئیسیقرار و ئایندەیەکی باشتر لە هەرێمی کوردستان ناکە ئەو مەوزوعێک بەڵێ کاک سعدی من کاتم تەواو بوو بەڵێ زۆر بە کورتی بێ سوپاس زۆر کورت بێ خورماتوو جێچەکە لەو مەسەلانە ئێمە زۆر ئازارمان هەیە لە مەسەلەی خورماتوو غەدرێکی یەکجار زۆر گەورەیان لێکرا بەداخەوە حەشدی تورکمانی ئیستیغلالی ئەو وەزعی کرد و ئەو مەوزوعە بە تایبەتی لە هەر گفتوگۆیەک لەگەڵ عێراق دەبێت سەرۆکی حکوومەتی هەرێم حکوومەتی فیدرال لەگەڵ بەرپرسانی بەغدا ئەم مەوزوعی خورماتوو زۆر بەوردی لێ بکۆڵنە چونکە خورماتوو کۆنترا لە کێشەکانی کە لە کەرکووک هەبوو زۆر لە مێژە بەفیتی ئەو مەجموعەیەکی ڕنگ بۆر ئازاری خەڵکی کەرکووک خورماتوو دەدەن بەڵێ کاک سعدی ئەحمەد پیرە وتەبێژ و ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە سپاس بۆ زانیاریەکانت هەربژین بەڵێ بینەرانی ئەزیز باسی ڕۆژ کۆتایی هات تا باسی ڕۆژێکی دیکە ئێوە کوردستان بەخوای گەورە ئاسپێرم خواتان